وشەویستەکەم نەزەر و ڕەحمەت و خوای جەلە جەلالوه چ دنیانە چ ڕۆ قیامەتینە فرە گەورن پێی کەسی ئیمانداری. رب العالمین ڕەحمەتش فرن عەبدێکە دروستش کردن پێی جەماڵ و کەماڵە گەرەکەش نییە عقوبەش بوو ئەنا عەبدەکەن وێش سەرسەختە وێژ و زۆوەر و عقوبە و رب العالمینی و هەریۆجە ئێمە ئەشم فرە ئاگامە چا صفەت و کردەوە بە کە کارێمە پەنەکەران ڕۆ قیامەتینە رب العالمین نەزرە و ڕەحمەتی ژۆران وەرمان نەبوونە و قسێما چەنی نەکەرەوە. ئەگەر هەر کەسێ رب العالمین بەس تەماشێوە ڕەحمەتیش کەر و عەفوش کرد بەڵام فرێنێ عەبدێک رب العالمین تەماشا مەکەرەوە. فەرمایشتێوەنە وەشەویستمان فەرماوە یۆچا ژەنا صفەتێوە ژەنانێنە فەرماوە هەر ژەنە ئی صفەتێشە چەنە بۆ ڕۆ قیامەتینە بە هیچ شێوازی خوای گەورە تەماشەش مەکرد. فەرماوە المرأة الجاحدة لفضل زوجها لا ينظر الله إلى امرأة لا تشكر زوجها ژەنێوە کە سوپاسگوزاری مێردەکەش نەکەرۆ فەزل و مێردەکەش نەوینۆ ناڕەحەتی و مانیایی مێردەکەش نەوینۆ ئینە یۆنەچە کەسا کە ڕۆ قیامەتینە رب العالمین تەماشەش مەکرد. ئینسان کە ویرجە ڕەحم و خوای کەرەوە گەورەی و ڕەحمیش ویرجە ڕۆ قیامەتی کەرەوە ئی عەبدە ئی صفەتێ ئنە خەتەرێنێ رب العالمین بە هیچ شێوازێ تەماشۆی عەبدەیە نەکەوە ئنەوە نەش عاجز بوو. قورئانەی گرواڵێەوە شەویستەشم ئاگاشی خاڵ و خەستەتە پیسەیە بۆ چونکە ئینە صفەتێوان فرەفرەن ژەنانە بۆچی وە شەویست تەرکیزش و زۆ سەر مەبوو بە هیچ شێوازێ ئولفەت و زەمانەی کارێش بە نەکەرەوە کە جوانی مێردەکەش نەوین و مانیاییش نەوین و زەحمەتەکەش نەوین و هەنەکاوێش وین و واسویان نەفرەمانیە و بەڵام زەحمەت و ئیپایە نەوین و مەژگ و فکر و چکە پیا مەسئولێتی فرە گەورەشی نەسەر و شانەیە. ئەگەر زارۆڵێوە ژنمانەکەرەوە قیامەتەنە ئێڵ محاسەبە کردی و ژەنەکەش ژنمانەکەرەوە هەر ئێڵ محاسەبە کردی و پیا زەحمەتی فرە گەورەی نەسەر و شانەیش وەرئانەی ژەنەکەیشم فرە بە وریایی مامەڵەکەرا چی خاڵێنە فرە سوپاسگوزارە پیاکەشا بە ئەگەر سوپاسشان نەکەرە یۆنێچانیشا کە ڕەحمەت و خوای شمولشا مەکەرۆنەوە نەزەری ڕەحمەتی ئیلاهی تەماشا مەکەرۆ. یۆتەر چانشا کە فرە خەتەرێەوە گەورن ئارۆنە بە تایبەتی چونکە فکری جیهانی سەر و فکرەوە بەد ئەخلاقی بنیاد نریان. فەرمایشتێوەنە فەرماوە ئا کەسێک کە شاذێنێ لا ينظر الله إلى رجل أتى رجلا ئا کەسێک کە صفەت و قەوم و لوڵی کەرە نێربازی کەرە خوا جەلە جەلاوە لە قیامەتەنە بە هیچ شێوازێ تەماشا مەکرد و هەر کەسێ دماوە بلۆ لا ئافرەتەکێ وێژ یا ئافرەتێوە تەرێ عینەن بە هەمان شێواز رب العالمین نەزەر و ڕەحمەتیش قیامەتەنە وەران وەرژ نییە. ئارۆنە جیهانەنە فرە هەوڵ دریۆ بابە بەعزە بابەتێوە هەنێ عولەمەی جیهانی فکری جیهانی سەر و فکرێەوە ڕەوشتی نەمەرزیانەرە سەر و فکرێەوە طەبیعەتی ئینسانی نەمەرزیانەرە بۆچی ئارۆنە ڕەنگە جەگر کاتێ زیاتر ئێحتیمام دریۆ پا کەسا کە شەواز دێنێ کە توش و باسمە لادای جنسی بێنێ فرە گرنگی پانیشا دری کە ئەنەما ئانەیە گەچێوی تەری گێرەوە دیارە ئینەچە صفەتێەوە فرە قێزەونە یەهود پۆچی ئینەیە کەرە هەتاوەکو دنیا ئاخر بێ فکرەکەی تەریش بە هەمان شێواز گەرەکشان دنیا تێکە بۆ هەتا دنیا ئاخر زووتەر بێ نەزەر وێشانە ئەگەر ئی خراپەکاریە فرێ بێ سەر و زەمینینە نەزەرێەوە سەهیۆنین ئیتر وردە ئاڵێ دەستگیرا سەر و گرد و جیهانیر پیاوەتی و شەهامەت کەم کراوە لێ خەڵکی موسڵمانین وەرئانەی ئەشم فرە ئاگاماچەنە بۆ چ ئافرەتێکە شکر و پیاکەش مەکەرەوە چ ئاپیایە ئی صفەتە خراپێشە چەنێ بە ئینە کۆمەڵە صفاتێنێکە رب العالمین ڕۆ قیامەتینە تەماشا مەکەرەوە. خوای گیان داواوە نەکەرمە ئومەتی ئیسلامی پارێز نەجە خراپەکاریەکە ڕەحمەت و بەزەی والمجەمل مارەیە ئەکرەم الأكرمين وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد
وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.